ئاسۆی نوێ بەرەو ڕووی کۆمەڵگای ئێران کراوەتەوە. ئەگەر لە هەلومەرجی سیاسی ئێستای ئێران وردبینەوە دەتوانین چەند ڕاستی حاشا هەڵنەگرت دەستنیشان بکەین. با باسێک لەو خاڵانە بکەین. یەکەم پرۆژەی ڕیفۆرم خوازەکانی ناوڕژێم لە ساڵی 1396 بەولاوە کە دروشمی استراتیژیکی ئیسلاح تەڵەب ئوسوڵگەرە تەواو بە ماجەرا بە وشارێکی جەماوەری بە بنبەست گەیشت و سەرکردە و ڕێکخرا و خاوەن بیرەکانیان هەمویان لەبەر چاوی جەماوەر سووک و بێئەتبار بوون. سندوقی دەنگدان بایەخی نەما، نەخاتەمی و نە هیچ کام لەو کەسانەی کە بە دەور و بەریەوە بوون بە خۆیان و بە ڕێکخراوەکانیانەوە توانای ئەوەیان نییە کە ئەم ڕەوتە لە ئەزمەیە کە تێیدا گیری خواردووە دەرباسکەن. و خاڵی دووەم خەباتی سیاسی و جەماوەری لە ئێران یەک هەنگاوی گەورە بەرەو پێش چووە. داخوازیەکانی خەباتی جەماوەری هەتا هاتووە دیاریکراوتر و ڕادیکاڵتر بووەتەوە. ئاستی وشیاری سیاسی جەماوەر گەلێک بەرزتر بووەتەوە. خەباتی کرێکاران خەریکە خۆی لە پرژ و بڵاوی هەتاوەکو ئێستا کە هەبووە ڕزگار دەکات و بەکردەوە بەرەو ڕێکخراوبوون هەنگاو دەنێ. ژنان لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا چوونە قۆناغێک کە قابیلی هەڵگەڕانەوە نییە. خەباتی لاوان لە ژێر کارتێکردنی ڕێکخراوە ئیسلامیەکان هاتووەتە دەرێ و هەوڵ دەدات ڕێگای سەر بەخۆی خۆی بدۆزێتەوە. و خەبەر هاتنێکی گەورەی کۆمەڵایەتی لە باری مافەکانی ئینسانی ژنان کۆمەڵگای ئێرانی گرتوۆتە بەر و ئاستی بڕوا بەخۆ و پشتبەستن بە هێزی خۆ لە ناو کۆمەڵی ژنانی ئێراندا گەلێک بەرز بووەتەوە. ئەو بەناو لیبرالانەی کە بەری نوێنی ڕژێمی ئیسلامی هەوڵیان دەدا بزوتنەوەی حەقخوازانەی خەڵکی کوردستان بێن نەژێر ڕکێفی خۆیان و کۆنتترۆڵیکەن ناکاممانەوە و لە بەرچاوی جەماوەر بێبایەخ بوون. خەباتی ڕادیکاڵی جەماوەری بەرە لە کاری خۆڕسکی بەرەو حرەکەتی وشیارانە لە پرژ و بڵاویەوە بەرەو ڕێکخراو بوون لە شیعار و داخوازی پیشەیە و ناوچەیەوە بەرەو داوای لە ناوچوونی دەسەڵاتی حکومەتی ئیسلامی و چەندین بابەتی تر هەنگاو دەنێ. گومان لەوەدا نییە کە هەموو ئەو یاسا و دابوو نەریتانەی کە سەرچاوەکەیان لە شریعەتی ئیسلامەوەیە و ئەمڕۆکە لە ئێران وەکو یاسای ڕەسمی بەڕێوە دەچن نە لەگەڵ مافی ژن، نە لەگەڵ مافی منداڵ، نە لەگەڵ بەڕەسمی ناسینی ماف و ئیرادەی ئینسان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆی لەگەڵ هیچ کام لەوانە یەک ناگرنەوە. ئاین ئیسلام پاسەوێکی ئایدۆلۆژیکە بۆ نیزامی زاڵمانەی پیا و مەزنی و وەکو سیاست و ڕێبازی سیاسیش ماوەی 46 ساڵە ڕەشترین دیکتاتۆری بەسەر کۆمەڵگای ئێراندا داسەپاندووە و ئەمڕۆکە ئیتر هیچ مەجالێکی بۆ تاقیکردنەوەیەکی دیکە بۆ نەماوەتەوە. تەمەنی ئیسلامی سیاسی لە دەسەڵاتدا لە ئێران لەگەڵ تەمەنی کۆماری ئیسلامی تەواو دەبێ. بەڵام ئەو ڕاستیانەی سەرەوە ئەمڕۆکە بوونەتە تێگەیشتنێک لە ئاستی جەماوەریدا و کەم کەس هەیە بتوانێت نکۆڵیان لێ بکات. هەر بۆیە هەموو کەسانی کە دەیان هەوێت لانی کەم ئاینی ئیسلام وەکو باوەڕێکی شخصی و دەرونی خۆیان لەو گێژاوە دەرباز بکەن بە ئاسانی بە بۆ چوونی جیایی دین لە دەوڵەت ڕازی دەبن. لەم ڕۆیشەوە بناغەی کۆمەڵایەتی حکوومەتی مەزهەبی لە ئێران وێران بووە و ئاسۆی نوێ بەرەو ڕووی کۆمەڵگای ئێران کراوەتەوە. بەڵام چارەنووسی کۆمەڵگای ئێران نە لە ئاکامی و توێژەکانی کۆماری ئیسلامی و ئەمریکا کە بەناو لەسەر پرۆژەی ئەتۆمی لە جەریاندایە دیاری دەکرێت و نە لە ئاکامی هەر چەشنە دەستێوەردان و یان پەیوەندیگرتنی ئەمریکا لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێران دیاری دەکرێت. بە پێزمونی هەموو جیهان هەر چەشنە دەستێوەردانی ئەمریکا لەم ململانیانەدا وەکو ژەهرێک وایە کە بکرێتە جەستەی خەباتی جەماوەری لە وڵاتەدا. هەموو کەسانەی کە چاوەڕێی وەها سیاسەتێکن لەلایەن ئامریکاوە ئەوانن کە هیچ ڕووناکیەک بۆ بەدەسەڵات گەیشتنی خۆیان لە ڕێگای شۆڕش و خەباتی جەماوەریەوە شک نابن. لە کاتێکدا کە بۆ هەمووان ڕوون بووەتەوە کە دەوڵەتی ئەمریکا خوازیاری گۆڕینی ڕژیمی ئێران نییە و تەنها دەیهەوێ ڕەفتاری ئەو ڕژێمە بگۆڕێ. خاوەنانی ئەو چاوەڕوانی و بۆچوونە لە حاڵێکدا بە پاڕانەوە لە دەوڵەتی ئەمریکا هیچیان دەست ناکەوێ لەولاوەش لە ناو جەماوەر و خەباتی جەماوەری بێگانە دەبن.